بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵ سوڕەوان سلااوتان لێبێت. هەروەکو دەزانن لە ماوەی ڕابردوودا و بە بەشداری چەند هاوڕێ زەنجیرە بەرنمەیەکمان بە بۆنەی نزیک بوونەوە لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە پێشکەشکردن. لە درێژەی ئەو بەرنامەدا ئەمجارە داوامان لە هاوڕێ محەممەد قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەتەوە کە بەشداری بەرنامەی ئەمڕۆمان بێت و درێژە بە بەرنمەکەمان بدەین. هیوادارم ئێوەیش تا کۆتایی بینەر و بیسەریەم بەرنمەیە بن. هاوڕێ محەممەد ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆ بەرنمەیە. زۆر سپاسانەکەم، زۆر مەمنون بۆ ئەو دەرفەتەی کە بۆ بنتان ڕەخساند. ماندوونە بن، هیوادارم بەرنمەیەکی باشمان بێگەر ئیجازەم بدەێ من پێشەکی سەرخۆشی بکەم لەو بنەماڵانەی کە لەم ڕۆژانەی ڕابردووە کوڕەکانیان گیانیان فدا کرد، جمهوری سامی ئەدامی کردن، سەری ڕێز و احترام بۆ خۆراگری و بۆ مقاومەتیان دانەوێنم. هەروەها سپاس و ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو خەڵکی شۆڕەجاری کوردستان کە بەدەم بانگەوازەکەی ئێمەوە هاتن، جوای باشیان داوە، زۆر سپاسیان دەکەم. دیارە خەڵکی کوردستان هەمیشە ئەمەگناس و شۆڕەجێر بووە لەگەڵ هێزە سیاسیەکانی و هێزانی کە دفاعیان لە مافی ڕەوای گەلەکەیان کردووە، هاوڕابوون هەمیشە بەدەمیانەوە هاتوون. دیسانەوە ڕێز و سپاس و حرمەت بۆ هەمویان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد بۆ بەشداریتان جارێکی تر. هاوڕێ محەممەد، ئێوە خۆتان چەند ساڵ زیندانی سیاسی بوون و بەباشی فەزای نێو زیندانەکانتان دەناسی. با پرسیاری یەکەمم بەوە دەست پێ بکەم، ئێوە بۆچی گیران و چەند ساڵ لە زینداندا بوون؟ وەڵاوە ڕاستی بێ من دووجار گیراوم. من لە زمانی حکوومەتی پەهلەویە گیراوم 3 ساڵ و 2 مانگ، هەم لە دەورەی هاتنە سەرکاری کۆماری سامی نزیکی 2 مانگ لەوێش گیرام. تازە هەردوو جارەکەی لەسەر سیاست گیرام. دەفعی وەڵ هەواداری کۆمەڵە بووین کە گروهێک بووین، بەرحاڵ کەوتوبوون ارتباط، تازەکە کەوتوبوون ارتباط گەڵ کۆمەڵە چەند زۆر نەبوو ئاشکرا بوو. لەو پەیوەندیە گیرین حکومیان داین و 3 ساڵمان بەسەر سەپات مەختێکی گلیان داینەوە، دوای مەرەخەز بووین. لە دەورەی هاتنەوەی سەرکاری جمهوری سامیش ڕێژبگیرێکی زۆر بوو لە هەموو شارەکان. منی یەکێ لەو کەسانم بوو کە لە شار مابوومەوە بە بڕیاری تەشکیلات بۆ کاروباری شار لەوێ گیرام نزیکی 2 مانگ. لە خەڵخاڵیش دەبانە بوو، دەورە خەڵخاڵی بوو، هەر زۆر نیگەران بووم چون خەڵخاڵی دەیزانی چۆن بیرەکەینەوە و چێن و چ کەسین و ئەوانە. بەڵام بە هەر حاڵ دوای 50 ڕۆژ مەرەخەسیان کردین. ئەویش بەرحاڵ یەکێ لەو کەسانەی کە نەخشی بوو لە مەرەخەزکردوانە، بۆیە هەمیشە بێ من بەڕاستیادی بکەم شەید سەلاحی ئەحمەدی بوو، ئەو وەختێ لە مخابراتە کاریەکە مەسئولی کاری مخابرات بوو، تێکەڵایی بوو لەگەڵ ئەو دادگا و مادگای کە تازە هاتبوون، شناختێکی ئەوەڵیان نەبوو لە جنبشی کوردستان، ئیتلاعاتیان لەسەر کەس نەبوو، نان دەزانی کێچین. ئەو پرسیارانێکیان دەکرد زۆر سەتحی و سادە بوون. بەرحاڵ ئەو ئیتلاعاتێکی باشیدا بوو لەسەر ئێمە مەجموعەیەک بوون، گیرا بوون، یەکیان من بووم، ئەوە بە بڕوای منەوە تاسیری بوو. من ئەو دووجارە گیراوم. ئەوەی کە فەزای سیاسی زیندان لەسەر دەرەوە چەندی تاسیر هەیە، بە بڕوای من هەمیشە زیندان بەتایبەت بۆ کەسانی کە سیاسی بوون و ئینسانهایەکی شۆڕجێر بوون، تاسیری زۆر گەورەی بووە لەسەر حتا خەباتی دەرەوە، لەسەر هەڵوێستی گرتنی خەڵک لە رابطە لەگەڵ ئەو هینانە. من لە بیرمە ئێمە لە زیندانی سەهان بووین، ئەو 3 ساڵە حسابێکمان کرد لەسەر بڕێکەم و کوردی ناو زیندان و ئەوانە ئەم حسابە دەنگی دایەوە لە دەرەوە، لە هەموو ئێرانە لە دەریشەوە ڕادیۆ BBC و ئەوانش بانگیان کرد، تاسیرێکی زۆر باشی بوو. هەچەند ئەو وەختێ مەسەلەن کۆمەلگای ئێران وانە بوو کە بڵێ پێشمەرگەی تایە و ئەوان نەبوو. بەرحاڵ هەمووی ڕێکخراوی سیاسی بوون، بە نێنی کاریانە کرد و هەموو کەسانی کە گیران بە شکلێک ارتباط بوون، تەنیا لایەنهایە کە بوون. وەختێ چریکەکان بوون، مجاهیدەکان بوون کە خەباتی چەکداریانە کردووەوانە نیە ئەگیران و ئەدامەکرێن. هەر ئەوانە بەڕاستی ئەوانش ئەو دەورە نیە ئینسانهایەکی زۆر قارەمان و شۆڕجێر بوون. من یەک خاترەم هەیە لە بیرمە، من لەم نخۆشم لە بیمارستان کەوتوم، ماوەیەک بردیانمەوە بۆ زیندان لە ڕێ بیمارستانە دەرن چاوچەکان پێ کوتم کوتی میدونی امروز رهبرتونا گرفتیم اعدام کردیم بە فارسی کوتی ئەزانی ئەمڕۆ ڕێبەری ئەومان گرتووە. کوشتمانە کوتم چییە؟ کوتی حەمیدی ئەشرەف. خۆ من حەمیدی ئەشرەف هەر ناوەکەیم بیستبوو نەمەزانی. مەزور وایە بەرحاڵ دیارە شکلی خەبات، شێوەی خەباتیان لەو ڕێگای کاریان بژار بوو،
سەرکەوتنی دوورەخستەوە بەرحال شتێکی تر بوو بەڵام ئەوانە هەمووی بەڕاستی ئینسانەیەکی زۆر قارەمان بوون زۆر تەسیریان بوو لە شکاندنی ئەو جەوە ئەو فەزایکە حکوومەتی پەهلەوی ئیستبدادێکە ساواک بەسەر خەڵکە سەپاند بوو ئەوانە هەمووی تاسیری بوو جات بێگومان لە دوای ئەوەش هەر کۆمەڵێ کەس گیرا بێ لەسەر هەر جەریانێکی سیاسی ڕاستەوخۆ تاسیری بووە لەسەر فەزای بەربوونیان بە تایبەت من لە بیرمە و کەسانی کە فعالانی کۆمەڵا دوایانەی کە شۆڕش کرا بوو چ فعالینی حزب دموکرات بە دەرەجاتێک دانەکان تریش کە مەرخەزەبوون هەر لەناو خەڵقا تەسیری دۆرێکی زۆری بوو و ئەسەن خەڵک پێشوازیی زۆر عەجایبیان لێک وەکو قارەمان بەڕاستی وەکو کەزانێکی فداکار کە ماوەیەک لە زیندانا بوون بۆیە ئەوە من پێم وایە ئەوانە دەورێک زۆر کاریگەری بوو لەسەر ڕێخستن لەسەر یەکگرتنی خەڵک لەناوەوە حتا لەسەر ڕێخستنی حزبەکان لەگەڵ یەکتر بۆیە ئەو کەسانی کە زیندانی سیاسی بوون ئەو زەمانە وەختێکیش کە خۆیان ئاشکرا کردو ئاشکرا بوون و هاتنەوە ناو کۆمەلگا دەور نەخشی باشیان بوو بۆیە من بێگومانم کە هەر دەورەیەک نییە مەسەلان خۆمان ئێمە تشکیلاتی خۆمان تشکیلاتی نێن خۆمان لە تاران و لە شارەکانی تر لەو چوو دەوچوو تەکێکی زۆر خراپی بوو زۆر منفی بوو حتا لە ناوەوە لەسەر هێزی پێشمەرگە لەسەر خەباتی پێشمەرگایەتی لەسەر ڕخسەکانی خۆمان لە نەناوە بەڵام ئەو کەسانی کە مقاومەتیان کرد قارەمان بوون مەرەخەز بوونیایە دامکران بەرعکس ئەو شەر تاسیرێکی زۆر ئەجایب و زۆر مثبت و زۆر باشی بوو بەڵێ هاوڕێ محەممەد من ویستمە پرسیارە بکەم لێەوە بەڵام خۆتان وەڵامتانداوە بۆیە ئەچمە سەر پرسیارێکی تری بەرنامەکەمان با ببینین ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە چۆن توانی لە هەموو ناوچەکانی کوردستان خۆی و هێزی پێشمەرگە سازمان بدات کۆمەڵە جریانێک بوو کە وەختێک ئاشکرا بوو في البداية نبوو بەرحاڵ نزیکی 10 ساڵ فعالێتی مەخفی کردبوو مەجموعەیەک لە چێهرەهای خۆشناوی کوردستان کەسانی شۆڕژگێر کەسانی ناسراو بەڕاستی سیمای ناسراو لە کوردستانە لەگەڵی بوو و ئەمانە کاریان کردبووە ئەو ماوەیە بە مەحزی ئەوەی ئاشکرا بوو لەبەر ئەوەی کە بە دوو دەلیل بە بڕوای من کە کۆمەڵە توانی ئاوا گەشەبکایچێک ئەوەی کە مەجموعەیە کەسی باشی لەگەڵ بوو کەسی خۆشناو کەسی شۆڕژگێر کەسی مبارز کەسی زیندان کەشیدا ئەو وەختێ تەرکیبی ئەمانە بەشی زۆریان دیارە کەسی ڕۆشنکرد بەڵام زۆری بشیان کەسی کوڕە هەژار و کوڕە فەقیر بوون یان هیچ چەشم داشتێک و هینێکیان لە شۆڕ و شورەهین نەبوو لە دوا ئەوەش کۆمەڵە جەریانێک بوو کە توانی ئەو لەو سەردەمەدا جواب بداتەوە بەنیازی مبارزاتی ئەو سەردەمە بە بڕوای من ئەم دوو هۆکارە توانی کۆمەڵە بکات بە ڕێکخراوێک کە لە عەرزی چەند مانگێکە لە هەموو کوردستانە گەشە بکە کۆمەڵی خەڵکی زۆر لەگەڵی ڕێککەون بن بە پێشمەرگەی بمن بە بێنە ڕێخستنەکانی کار بکەن من پێم وایە کۆمەڵە بەم دوو دەلیلە زۆر باش توانی ئەو سەردەمە ئیسفادە بکات و نەخشیش بەعزە شێرایەکیش کە لە تاریخە ئینکار ناکرێت لە مێژووی کۆمەڵەیە ئەوانش تاسیری بەسەزای بوو خەڵک لە چه ڕێگایەکەوە قسەکانی کۆمەڵە هەڵوێستەکانی کۆمەڵەیان دەبینی ئاگاداری دەبوونەوە ئەو کات خۆ کۆمەڵە هندی نەبوونە رادیۆ بوونە تەلەڤیزیۆن زۆرتر ئیسلاعیەی بوو وەختی ئیسلاعیە گەدرا وەختی کۆمەڵە ئیسلاعیەکانی بەناوی هەمیهەنانی مبارز کە بە فارسیە هات بە زۆری هەموو کەسەی زانی چ خەتێکە چ جەریانەکە ئەمە زۆر تەسیر و تأسیری گەورەی بوو لە ڕێخستنی شارەکانە لە ناو کۆمەلگادا لە ناو قشری خوێندکارە لە مەدرسەکان لە دانشگاکان حتا لە ناو خەڵکی عادیە لە ناو کرێکارەکانە لە کوورە پەسخانەکانە بە بڕوای من ڕاگەیاندنی کۆمەڵە ئەو وەخت ئەو بووەوە یەک دووەمەن تەبلیغاتێکە کادرە ناسراوەکانی دیاودێ ئەگەران شارە و شارە گەران محل بە محلە ئەگەران گەرەک بە گەرەک ئەگەران تەبلیغیانەکە لەسەر ئەهداف و لەسەر ئامانجی کۆمەڵە لەسەر ڕێبازەکەی لەسەر کارەکانی کە دەبێ بیکا لەسەر داهاتووی جۆن بیرەکاتەوە باوەڕی بەچیە دەوێت کۆمەلگا پێک بێنێ ئەمانە دەور و تاسیری بووە هەر کام لەو بەشانە تەسیری ڕاستە خۆیان بۆ لەسەر ئەوەی کە بتوانن ڕێباز و نیازەکان و ئامانجی کۆمەڵە ناو کۆمەلگای بڵاو بکەنەوە من پێم وابێ کۆمەڵە ئەو وەختێ زۆر باش لەوانە ئیستفادەی کرد و زۆر باش توانی ئەو سەردەمە هەچەند کەمبوونیە
ئەم خەڵق سازمان بدا کادرەکانی سازمان بدا کادرەکانشی بەڕاستی دڵسۆز و وەفادار و بە ئەمەک و لێزان بوون بەو دەورە باش توانی بیان لەو دەورەکەمەیە پوختە ببنوە بتوانن ئامانجەکانی کۆمەڵە دەربکەن و تەبلیغ بکەن و تەرویژی بکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد. کۆمەڵە بەرامبەر بە تەبلیغات و هەڵوێستی جریاناتی مەسەبی و ئێرتجاعی چۆن دەجوڵایەوە؟ کۆمەڵە سازمانێک بوو کە لە مقابلی هەر شتێکە هەر شتێکی کە لەگەڵی نامۆ بوو و لەگەڵ بیری و باوەڕی ناهاتەوە علمی بەس بە شێوەی زانستی بەرخوردیە کرد هەڵ نائەچوو. ئەگەر مەسەلەن لە مەوردی ئێرتجاعەوە بیویستا بەرخوردکە تا ئەو جێی بیتوانایە تەبلیغی یەکرد ڕوون یەکردەوە بۆ خەڵک کە بۆ نەقشی هێزێکی ئەرتجاعی خراپە و بۆ ئەوانە ئەگەر سەرکەون کۆمەلگا بەلاڕێدا ئەبەن تەوزیحیەدا خەڵقی قانع دەکرد وەشتی پێبوو ئەوە بە لەحازی تەبلیغی و بە لەحازی سیاسیشەوە. بەڵام بە لەحازی عەمەلیشەوە ئەگەر بیتوانایە لە شوێنێک ئەمانە سەدن مانەن و ڕوتی شۆڕش بەلاڕێدا ئەبن بە جددی قاتعانە لە مەقابلیان ئاوێستا و ئیجازەی پێ نادەن کە گێرە شێوێنی بکەن ئەوەندێکە بۆی ممکن بووە. من دقیقا لە بیر مەسەلەن لە جنوبی کوردستان جەماعەتی ئەحمەدی موفتیزادە سەردەمێک واقعاً ببوونە هێنیتر ببوونە سەدێکی لە مقابلی شۆڕشی ڕەوای خەڵکی کوردستان هەتا ئەو جێگە کۆمەڵە توانی بە قەناعات بە تەبلیغات لەناو خەڵقا تەلاشی کرد کە ئەسەراتی ئەمانە کەم بکاتەوە توانیشی زاڵ بوو لە بەتایبەت لە شاری سنە لە جوبی کوردستان توانی نفوزی ئەوانە کەم بکاتەوە وەکو هێزێکی سۆسیالیست بەسەر فەزای کۆمەلگایە زاڵ بێت. لە دەر ئەوە هێزێکی مەسەلەن هێزێکی ئەرتجاعی ڕزگاری بوو کە نۆکەراتی بۆ ڕاستەوخۆی بۆ بەعزە کرد و دەیویست دووبارە ئەو دابوونەریتە کۆنوەرچاییە لە کوردستانە بژێنێتەوە بەریان پێگرتن و ئیجازان پێ نەدان کە فعالیت بکەن چەکیان کرد و تاسیرێکی زۆر باشی بوو هەچەند مەجموعەیەک دەروێش و سۆفی بەدوایەوە بەرحاڵ هاتن بڕێ اعتراضاتیان کرد بەڵام ئەوە نەخشی بوو لە بەڕاستی دەوری بوو لە پێشکەوتنی فەزای سیاسی چەپ لە کوردستانە. بۆیە کۆمەڵە لە جامعی کوردستانە بەشکلێکی زۆر زانستیانە و لێزانانە لەگەڵ هەر کەم و کوڕیەکی کولتوری فەرهەنگی بەرەوڕوە بوو لە مزگەوتە مەسەلەن کۆمەڵە بۆ ئەوەڵین جار بۆ ژنانی هەیە چەکدار کرد بردیە مزگەوت لێ تەبلیغات بۆ خەڵک بکەن ئەوە لە بۆ خەڵق نامۆ بوو بەڵام چونکی بەشکڵێکی ژیرانە بوو بە هەر حاڵ و توانی لەو چەکە بەشی ئیسفادە بکە هەر زۆر زووجێکەوت و هەر زۆر زووجێکەوت و خەڵقیش وەریان گرت و لە مقابلیە کۆنەپەرستان ئەحزابی مخالف هەچەند زۆریان تەلاش کرد کە بەشکڵی ممکن بەشکڵی دواکەوتوانە و زۆر ئەرتجاعی تەبلیغات بکەن لە عەلەیهی ئەم شێوە لە خەباتی کۆمەڵە بەڵام بۆ سەر نەچوو و کۆمەڵە توانی بە چاکی ئەوە جێ بخە لە جامعی کوردستانە. بۆیە کۆمەڵە هێزێک بوو کە بۆ ئەوەڵین جار ژنانی هێنا ڕێزی خەباتی چەکداری و لە مزگەوتەکانە تەبلیغان کرد لە ناو ژنانە گەڕاندەیە بەدێ شان بەشانی پێشمەرگەی کۆمەڵە فعالیتیان کرد. بۆیە ئەمانە هەموو لە تاریخی کۆمەڵەیە لە مەژووی کۆمەڵەیە دەوری سەرەکیان بۆ دەوری ئەساسی بۆ ئەمانە پێناسەیەکن بۆ کۆمەڵەکە هەر کەسێ بێ بە هەر حاڵ مێژووی کۆمەڵە بخوێنێتەوە و لەی حاڵە بێ دەبێ بە وردی ئەوانە ڕەچاو بکەوە بە وردی ئەوانە بخوێنێتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد. ئەگەر لێتان بپرسم کێ بوون ئەوانە وابوون بە سیما و ناسنامەی کۆمەڵە لە نێو خەڵکی کوردستاندا چۆنیان پێناسە دەکەنەوە؟ وەڵام بنەگەر بمێ ناو بەرم زۆر کەسەیە بەڕاستی زۆر کەسەیە کە سیمای ناسراوە لە سەتی کوردستانە مەسەلەن کاک فواد دکتۆر جعفەر کاک سدیق کاک شوان عرض بە خزمەتت ئەزان چۆنە زۆر کەسەیە مەسەلەن لە سەتی دەیەکە قارەمانە زۆر کەسەیە لە سەتی شارەکە سیمایەکی ناسراوە. بۆیە پێشمەرگەی کۆمەڵە بە بڕوای من هەرکان بە نسبەتی وەزعیەتی لە هەر شوێنێک بۆ نییە سیمایەکی ناسراو بۆ کۆمەلگایە و خەڵق دەرسیان لێ وەرگرتووە. بۆیە زۆرن ئەو کەسانە زۆر ڕفیقی کچمان هەیە ژنمان هەیە کە واقعاً لە مەقتەعێکە دەوری بۆ سیمای ناسراوە لە کوردستانە. زۆر ڕفیقی کوڕمان هەیە پیاومان هەیە کە لە شوێنێک لە شارێک لە دەیەک نییە بەڕاستی سیما بووە. مەسەلەن دادەزبێت سەرنج بدە ژنێک بووە
ژنێکی زەحمەتکێش بووە لە کوردستان بە بڕوای من نییە سیمایەکی ناسراوە لەو مەتەکە تاسیری بووە تاسیرێکی زۆر باش خوشکەکانی ڕێزا کەعبی دوو خوشک بوون پەرستار بوون لە شاری سەخزا دام کرا ئەوانە واقعان تەلاشیان کردووە شەهینی باوەفا سەردەمێک مەسەلەن کەسێک بووە کە خەباتی کردووە بەرحاڵ بدەم برینداری خەڵقەوە بووە ئینسانێکی چەپ بووە سەردەمێکەمانە فعالیان دوایش کە بوون بە پێشمەرگە زۆر پێشمەرگەمان هەیە کە لە کوردستانە واقعان ناسراوە بۆیە هەر کام لەم کەسانەی کە لە هەر شوێنێک لە هەر منتەقەیەک فعالیەتیان کردووە ئەمانە بە هەرحاڵ بۆ خۆیان هەڵگری پێناسەیەکن بەڵامی تر زۆر کەسەیە نەخشی مێژوویان بۆ لە بەڕێوەبردن و لە ڕەهبەریکردن و هیدایەتکردنی کۆمەڵەیە وەک کاک فواد وەک کاک سدیق کاک سیدیق مەسەلەن وەک دەنگی ئاگرینی شۆڕژ ناسراوە کاک فواد وەک دارەژەری سیاسەتی کۆمەڵا کاک حەمەسەد وەک بنیانگوزار کاک خسرەوی ڕەشیدیان کاک شوان ئەمانە وەکو فەرمەندەهای لایق وە زۆر کەسی تر بەهەرحاڵ بۆیە ئەمانە هەموو سیما ناسراوە سیمایەکی ناسراون کاک لە دەوری لە مەقتەیەکە لە مێژوویەکە توانیوانە ئەوەی کە پیان کراوە بۆ بەرەو پێشبردننی خەباتی سیاسی و چەپ لە کوردستانە ئەرکی خۆیان کردووە هەچەند زۆریشان تەمەنیان کەم بووە بەڵام هەر لەو تەمەنە کوردشە توانیوانە دەور و نەخشی خۆیان بووێن بۆیە ئەمانە هەمویان لە نەزەر منەوە سیمای ناسراون قارەمانن فداکارن جەسوورن و کەسانێکن کە کۆمەڵە قەرزاریانەوە ئەو کەسانی کە ڕێبازی کۆمەڵیان هەڵبژاردووە دانەوێ ئەو ئامانجە بگاتە ئامانج واقعان دەبێت بەدڵ و بەگیان ئەو پرەنسیبانە و ئەو سیاسەتانە و ئوسولانەی کە ئەو ڕفیقانە بە گیانی خۆیان بە خوێنی خۆیان گیان خستووە بیپارێزن ئێمە هەمومان وەزیفەمانەوەی کە هەڵگری ئەم ڕێبازین ئەو ئوسول و مەوازین و سیاست و ئیخلاقە پێشڕۆی کە ئەوان هێنایەتە ئەم کۆمەلگا بیپارێزن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد پێتان وایە ئێستا و دوای تێپەڕبوونی زیاتر لە چواردەیە هەڵسوڕانی ئاشکرا کۆمەڵە توانیوێتی نەقشێکە لە سەرتاوە بۆ خۆی تعریفی کردووە بباتە پێشەوە و دەوری خۆی بنوێنێ بەبێ گومان من پێم وایە کۆمەڵە تا ئێستێش توانیوێتی دەزانم کۆمەڵەت لە توولی ئەم چەند ساڵەیە زۆر لە تمەی بخواردووە جیابوونەوە بۆ لێی بە هەرحاڵ زۆر لایەندەی جیابوونەوە زۆر کادری باشی لە دەست داوە زۆر هەوراز و نشێوی تێ کردووە بەڵام بەبێ گومان کۆمەڵە تا ئێستێ هەچەند دەزانم بە لە حازی هێزەوە کردووە بەڵام بە لە حازی سیاستەوە بە لە حازی بیر و باوەڕەوە بە بەروای من گەشەی کردووە کۆمەڵە و توانیوێتی ئەو ئەهدافەی کە ئەگەر لە ڕۆژانی ئەوەڵی دەست پێ کرد ناڕۆشن بووە یا بەرحاڵ تێکەڵاو بووە یا زۆر عجایب مەسەلەن ڕوون نەبووە ڕۆژ بە ڕۆژ ئەمانە ڕوون بکاتەوە بە بڕوای من کۆمەڵە خاوەنی مێژوێکی خەباتکارانەیە چ بە لە حازی سیاسی و چ بە لە حازی ئەمەلیەوە و بە لە حازی سیاسی و تا ئێستا بە بڕوای من کۆمەڵە توانیوێتە ئەو دەستکەوتانە پارێزی ئێوە سەرنج بدەن هەر ئاخێزەی جەماوەری ڕۆژی دەهون ئەم مانگرتنە بە بڕوای من کۆمەڵە دەوری ئەساسی بوو لێرەجکارم بەەوە نیە عەزابی خۆی پێوە هەڵواسن بەڵام بە بڕوای کۆمەڵی کۆمونیست کۆمەڵی چەپ دەوری ئەساسی بووە لەبەرچی لەبەر ئەوەی پێشینەی هەیە کۆمەڵە ئەگەر سەردەمێک نییە دوای جابوونەوەکانی کۆمونیزمی کاریگەری ئێمە لەم کوردستانە نیە لە کوردستان عێراق 18 کەس پێشمەرگە مابووینەوە بەڵام ئەم کۆمەڵە چۆن جنبشی کۆمەڵاتی بەرپشتەوە بوو بۆ چون پێگەوجێگەی بوو لە ناو کۆمەلگای کوردستانە هەر لە عەرزی 1-2 ساڵە خۆی گرتەوە دوای ئەوەش ساڵی 2000 هەروە ساڵ 2000ش ئێمە تووشی جیابوونەوەیکی زۆر خراپ بوون کۆمەڵی کادر و عەزامان لێ جیابەوە بەڵام هەر دووبارە خۆی گرتەوە بۆ بە دەلیلی ئەوە کۆمەڵە جێگە و پێگە هەیە و خەڵک دەزانێت احتمادی پێێتی باوەڕی پێێتی ئێمە هیچ وەختێک نابێت خۆمان تووشی بێ باوەڕی بکەین کۆمەڵە دەبێ باوەڕمان بە هێزی خەڵک بێت چون لەگەڵمانە بە تەوریق ئەگەر ئێمە هەت ئێمە سستی بکەین خراپ بجوڵێنەوە ئەوە تەسیری خراپی هەیە بەڵام هەچێن ئێمە باوەڕمان قایم بێت جێگە پێگە کۆمەڵە بە باشی بناسین دڵنیا بە ئێمە دەتوانین کۆمەڵە برین تا ئەو جێگایی کە ئاماجێتی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد من پرسیارێکم نەماوە کە لەم بەشەدا لەگەڵ ئێمە بوویت و ئامادە بووی ئەم بەرنمەیەوە یەکەوە پێشکەش بکەین دواوتە شتێکتان هەیە کە پێتان خۆشە باسی بکەن خۆشحاڵ دەبین هەروە بە دوای ئەوەدا پێم خۆشە داواتان لێ بکەم کە جنابتان بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە شعرێکتان هەیە کە پێشتر وتوتانە لەم بەرنمەیە و لە کۆتاییدا ئەگەر بۆتان ئیمکانی هەیە ئەو شعرە پێشکەش بە بینەرانی بەرنامەی کۆمەڵەوە سوڕان بکەن بەسەر شعرەکە پێشکەم بەڵام پێش شعرەکە
من پێ خۆشە ڕوو بە هەموو ئەو کەسانی کە لەناوە لەگەڵ کۆمەڵن و ڕێبازی کۆمەڵیان هەڵبژاردووە کار بۆ کۆمەڵاکەن بۆ یەک لەحزەش گومان لە سیاست و لە ڕێبازی کۆمەڵە نەکەن بۆ یەک لەحزەش بێباوەڕ تووشی بێباوەڕی نسبەت بە جێگە پێگەی کۆمەڵە تەشکیلاتێکە سازمانێکە سیاستێکە ڕێبازێکە کە توان عەلا ڕەغمی هەموو ئەو کەند و کۆسپانەی کە بەسەریان هاتووە توانیوێتی هەتا ئێستێ وەفادار بە بیر و باوەڕێ ئەو ڕفیقانەی کە کۆمەڵیان دامەزراندووە و لەسەر ئەوە قوتاوەتی تا ئێستێ بۆیە من داوام ئەوەیە کە هەموو ئەو ڕفیقانەی هەموو ئەو کەسانی کە کۆمەڵیان خۆشەوێ و هەموو ئەو کەسانی کە لە دوورەوە سیاسەتەکانی کۆمەڵە کارەکانی کۆمەڵە ڕساوەکەن نییە باوەڕیان بێ بە کۆمەڵە بە بڕوای من کۆمەڵە ئەتوانێت جەریانێک بێکە ئەگەر هەر ئاڵوگۆڕی سیاسی لە کۆمەلگای ئێرانە بێت دەتوانێت هەموو هێزی چەپ لە کوردستانە لە دەوری خۆی کۆوەکە ئەو پایەگایە بۆیە نیگەران نەبینەوەی کە بڵێن ئەحزاب هینە جەریانەتی چەپ هینن جگەی نیگەرانی هەیە بەڵام ئەوە وامان لێ نەکاکە تووشی گومان مات بکە بڵێن جەریاناتی چەپ یەکگرتوونین بە بڕوای من کۆمەڵە ئەو پایەگای کۆمەڵایەتی و تودەیەی هەیە کە لە کوردستانە هەر ئاڵوگۆڕێ بێ بتوانێت بێتە ئەو کۆڵەکە کە هەموو جەریاناتی چەپ لە دەوری ئەهدافی خۆی دا ئەگەر بە تەواویش نەبێ کۆوەکات بۆیە هەر حرەکەتێکی چەپ هەر فعادەتێکی چەپ لە دامای کوردستان و ئێرانە جێگەی پشتیوانیە بە قازانجی داهاتووە نیروی بالفعلی شۆڕشی داهاتوو ئێرانە کاک حەمە فەرموون شعرەکەتان پێشکەشمان بکەن شعرەکەش بەخوێن بە زۆر سپاس بەڵێ فەرموون بۆ کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران ئەی کۆمەڵە خۆ تۆ بروسکە نەبووی وەک بروسکە پرشنگدار بووی بۆ ناو جەرگەی هەژاران و چەوساوەکان بڵێسەی پرشنگی بروسکەکەت هیوابەخشی بێبەشان و هەژاران بوو وەکو چرا ڕووناکەرەوەی ڕێگای تاریک و کۆن بوو ئەی کۆمەڵە خۆ تۆ بورکان نەبووی وا بڵێسەی ئاگر و گڕت سووتێنەر بوو بۆ گیانی داگیرکەر و هۆزی چاوچونۆکی سەرمایە ئەی کۆمەڵە خۆتە بوومە لەرزە نەبووی وا هەژاندن ئەم مەڵبەندە ترسی مەرگت خستە ناو مێشک و دڵی زۆرداران و چەوسێنەران وا پشت ئەستور بە خەباتی ڕێکخراوی هەژاران و بەژمەینەتان بووی بە لەمپەری ڕێگایان ئەی کۆمەڵە تۆ بە عەزمێکی پۆڵاین توی وشیاربوونەوە و تەوژمی هەستانەوەت لە کێڵگەی نەفرەت و قینی چەوساوەکاندا چاند تۆ هەوری ڕەش و شەوەزەنجی ستەمکاری سەر ئاسمانی هیوای شیرینی ستەملێکەراوان دراماڵی خۆزگەی گەش و بەهاری ژینی دووبارەت لە ئاسۆی بەرزی خەباتی ئەوانەوە هێنایەوە دی تۆ هەوێنی هاوچارە نووسی هەژاران و چەوساوەکانیت تۆ هەوێنی چاوچارە نووسی هەژاران و چەوساوەکانت سەر لە نوێژیاندەوە تۆ ژنانی چەوساوە و کۆیلەت جارێکی تر هەستاندەوە ڕێکت خستن بۆ تێکۆشان بۆ خەباتی چینایەتی و بەرابەری ئینسانەکان هێز و گوڕی سەر لە دوای خەباتی ئەم سەردەمەت کردە هەوێن و تێکۆشان و ڕاپەرینیان تۆ سەرچاوەی توانا و وزە و سەر هەڵدانی مێژووی گەشی خۆشەویستی ئەم سەردەمەی ئەی کۆمەڵە تۆ هەڵگری ئەو مەشغڵەی کە نایناسێت چۆکدادان و ترسەنۆکی و مرکەزکردن تۆ کۆمەڵیت ئەو کۆمەڵی باڵی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانە ئەو کۆمەڵی لە مێژووی ژیانی پڕ لە هەوراز و نشێویدا سات و سەودا و فێڵ و فریوی نەناسیوە ئەو کۆمەڵی هەمە حسەین و فواد و دکتور جەعفەر و سدیقی کەمانگەر و یارانی دی بۆ مەبەستی نەزم و تەسکی حیزبی و شەخسی ناکاتە دەستەچی لەو سەرمایە ئەو کۆمەڵی وەفادار و ئەمەگناسە لەسەر بیر و باوەڕی هاوڕێیانی لە مێژینەی ئەو کۆمەڵی هەر ئێستاکەش بە وریایی و بە وشیاری پێدا دەگرێ لەسەر تێکۆشان و خەبات بۆ گەیشتن بە ئاوات و ئامانجی بەرزی ئینسانی ئەو کەسانەی لەم ڕێگەدا سەربەرزانە گیانی خۆیان فدا کرد و بە شعاری بژی سۆسیالیزم و بژی کۆمەڵە گیانی شیرینیان بەخت کرد زۆر سپاس
بەڵێ کاک محەممەدگیان زۆر سپاس بۆم شارە جوانەتان سپاسکە پێشکەش بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەتان کردو هەروە ئێمە کە لە ستدیۆ دانیشتوین جارێکی تر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ ئێوەش کە زەحمەتیان شیاماندوو نەبن دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتی بۆ منتان ڕخسات بەڵێ زۆر سپاس لە کۆتاییدا دیسان سپاس بۆ هاوڕێ محەممەدی قادری ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵا کە لەم بەرنمەیە میوانمان بوو و سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست کە وەکو هەمیشە هاوڕێمان بوون و تا بەرنمێکی تر ژیانتان باش.